بەناوی خوا هاوڕێیان و خۆشەویستانی بەڕێز جارێکی تر بەخێر بن بە یەکی تر لە وانەکانی فێربوون و زمانی ئینگلیزی لەم وانەیە فێرتان دەکەم کە چۆن توانن زۆربەی لە وشەکانی زمانی ئینگلیزی لە تۆلی ڕۆژە فێر بن. ئەگەر پێتان خۆشە سەیری ئیدامەی ئەم ڤیدیۆە بکەن. هاوڕێیان بەر لەوە ڕێگەکەتان پێ نیشاندەم لەبیرتان نەچێت کاناڵەکەی خۆتان سابسکرایبی بکەن و زەنگۆڵەکە لێدان. یوتیوب ئێوە ئاگادار دەکاتەوە بەو ڤیدیۆانە کە لە کاناڵی خۆشەویستان کاتێکە دەرەکم بوو زمانی ئینگلیزی فێر بم سەیری دەوروبەری خۆم دەکرد و زۆربەی وشەکانی زمانی ئینگلیزیم پیا دەکرد. بۆ نمونە ئێوە وەختێکە دەڕۆمە دوکانی سوپەرمارکتەوە لەوێ نووسراوە سوپەرمارکت، مارکت یانی چی، سوپەر یانی چی، ئەمانە وشەی سوپەرمارکت. دەڕۆیتە ناوی سوپەرمارکتەکەەوە لەوێ گەرەکە شتێک کڕی ئەوینی لەبانی ئەو کارتۆنانە و بە ئینگلیزی شتانێک نووسراوە و هەروەها بە کوردی یا بە زبانەکانی تر شتانێک نووسراوە. زۆر چاکە. ئێمە وەختی سەیری ئەم وشانە دەکەین دەتوانین وشەکانی زمانی ئینگلیزی فێر بین. دەڕۆمە لای کابراکە و دەڵێم ئایسکرێمیکم پێ بدە. ئایس یانی چی؟ یانی سەهۆڵ. کرێم یانی چی؟ یانی کرێم. دەڵێم کاکە یەک دانە بەستەی ئاوم پێ بدە. وەختێکە بەستەی ئاوەکە دێنێ سەیری دەکەم لەبانی بەستەکەەوە نووسراوە واتر. واتر یانی چی؟ یانی ئاو یا شتانێکی تر. زۆربەی وشەکانی زمانی ئینگلیزی ئێوە دەتوانن لە توولی ڕۆژە فێر بن. یا مەسەڵەن دەڕۆین سواری سەیارەکە دەبین و دەڕۆینە بازارەوە، دەڕۆینە ئەوێ و سەیری دوکانەکان دەکەین، سەیری جیانی زۆر دەکەین کە لەوێ وشەی زۆر لە زمانی ئینگلیزی فێرە بین. ئێمە دەتوانین لە توولی ڕۆژە وشەکانی زمانی ئینگلیزی بە ئاسانی فێر بین. دەڕۆم دەڵێم کاکە بایسیکڵێکم دەوێ. بایک یانی چی؟ سایکڵ یانی چی؟ بایک سایکڵ. ئەمە وشەکانی زمانی ئینگلیزی. یا دەڕۆمە جێگانی تر. ئەو وشە زۆرە کە ئێمە دەتوانین بە ئاسانی فێر بین کە دەتوانین وشەی زۆر لە توولی ڕۆژە فێر بین. یا دەگەڕۆمە ماڵەوە و دەڕۆمە ناو چێشتخانەکە لەوێ سەلاجەکە هەیە سەیری سەلاجەکە دەکەم نووسراوە فریزر. فریز یانی چی؟ یانی شتێکە لە جێگەی خۆیە سابت بمێنێ جێبەجێ نەبێ، چونکە شتەکان لە جێگەی خۆیە جێبەجێ نابێت و منجەمێدیان دەکاتەوە. ئاوا ئێمە دەتوانین لە توولی ڕۆژە وشەی زۆر لە زمانی ئینگلیزی فێر بین. هاوڕێیان و خۆشەویستان ئەگەر پێتان خۆشە وشەی زۆرتر فێر بن سەیری ئەم ڤیدیۆ بکەن کە دامنیاوە لەبیرتان نەچێ ئەگەر گەرەکتانە وشەی زۆر فێر بن دەتوانن ئەم کلیپەکە دامانیاوە باسی باشترین وشەکانی